دەرچوانی بەشی گەشت و گوزارن چەندین ساڵا خوێندنیان تەواو کردووە و بە هیوای دامەزراندنن خولێکی پێگەیاندنیان بۆ کراوەتەوە تاکو لە پرۆژە گەشت و گوزاریەکانی داهاتووی سنوورەکە کار بکەن. من وەکو دەرچوێکی گەشت و گوزار بۆ ماوەی 12 ساڵە کە هیچ هەلێکی کارکردن بۆ نەڕەخساوە خۆشبەختانە بۆ ماوەی 3 ڕۆژە خولێکمان بۆ کراوەتەوە بە هیوای ئەوەی کە پێشوەختە ئیشێکمان بۆ لە کەرتی تایبەت بێ یا حکوومەت ئێمە مشکلەمانیە هەرەوە نەهلێکی کارمان بۆ بڕەخسێت و وەکو قوتابیەکی دەرچوو بتوانین خزمەت بکەین. ئەم خولە بۆ دەرچوانێک گەشت و گوزارە بۆ ئەوەی لە کەرتی تایبەتدا تاعین بکرێن. لێرەش لە کوردە هەڵەبجا بە تایبەت شوێنێکی وای تیانێکە بتەوێ هەلی خۆتی تیا و ڕەخسێنی بەڵام بە حکمیەوەی کە قەرارە بێ بۆ ڕێوبەرایەتی گشتی لێرە مێ دەکەین لە کەرتی حکومیە مەجالی ئەومان بۆ بڕەخسێک ئەگەر دەستی حیزبی تیا نەخرێ تاعینماکەن. وەڵڵا هیوادارین حکوومەت دامان بمەزرێنە ئینشەڵڵا لەم ئیسە هینێکی تازە کراوەتەوە لێرە ئەم ڕێکخراوە زۆر باشەم دەورەی بۆ ئێمە کردوێتەوە و هیوادارم ئێمەدا بمەزرێنە چونکە ئیسا بەڕێوبەرایەتیەکەی ئێرە پێویستی زۆر بەکارمەندە تقریبا نەڵێت 20 کارمەندمانەیە دایرەیە کە 20 کارمەندیە بێت چۆن بەڕێوە برێت هەموو دایرەیەگە بێت تقریبا 100 کارمەند و 100 کارمەندێکیە بێ ئەنجا دایرەیەکی کامل و ڕێکوپێک بەڕێوە برێت بۆیە هیوادارم ئینشەڵڵا حکوومەت داما بمەزرێنە. بەڕێوبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێت لە سنوورەکەدا پێویستمان بە تەواوی دەرچوانی بوارەکە هەیە و داوا لە حکوومەت دەکەن دەرچوانی گەشت و گوزار دابمەزرێنێت. هەر پرۆژەیەکی کەرتی تایبەت لە سنووری پارێزگای هەڵەبجا بکرێتەوە پێویستە لە سەدا 30 دەرچوانی گەشتیاری لەگەڵم پرۆژەیەدا کارکەن ئەگینا ڕێگە بەکارکردنی ئەو پرۆژانە ناین. بەنسبەت دامەزراندنیان بەڵێ ئێمە پێویستمان بە دامەزرانی زیاتر هەیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە و ئەوە لە توانایی ئێمانەیە سەپڵێندایانە مەزین وەکو حکوومەت بەڵام ئێمە داواکاری بەرزەکەینەوە پێویستمان بە دەرچوانی گەشتیاریە چونکە ئەگەر بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە پێویستی بە دامەزراندنی گرێبەستیان هەمیشەی دەرچوانی گەشتیاری نەبێ پێم وایە دایرەیەکە پێویستی پێ نابێ. سنووری پارێزگای هەڵەبجە دەیان ناوچەی گەشتیاری واوی ناواری هەیە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاریش پێویستی بە زیاتر لە 40 کارمەندەیە بۆ بەڕێکردنی کارەکان و پێشخستنی ناوچە گەشتیاریەکان. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 8 ساڵە حکوومەتی هەرێم دەرگای دامەزراندنی داخستووە ساڵاناش هەزاران قوتابی خوێندن تاو دەکەن و بێکار و بێهیوا دەمێننەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.